دوای گەڕانێکی زۆر بە دوای پلانەر بە زمانی کوردی کە نەمتوانین دەستم کرد بۆ هۆی من کەسێکی سەرقاڵم بەردەوام کاری زۆرم هەیە پێویستم بە پلانەرێک بوو بڕیارمدا پلانەرەکان بە زمانی ئینگلیزی بەکاربێنم لەگەڵ کۆمەڵێک ئەپلیکیشن و بەرنامەی مۆبایل بۆ ڕێکخستنی کاتەکان و کارەکانم بەڵام هیچیان بۆ شێوەیە عەمەلی نەبوون کە من ئەمویست و نەمەتوانین لەسەریان بەردەوام بم بۆیە بڕیارمان پلانەرێک دروستکەم تایبەت بێ بەخۆم بە زمانی کوردی و زۆر کەسی تریش هەن وەک من کە پێویستیان بە پلانەر هەیە و پێویستیان باوە هەیە کە کات و کارەکانیان ڕێک بخەن بەڵام نەیانتوانیەوە شتێکی هاوشێوە دەست بخەن لە کوردستاندا. دوای بڵاوکردنەوەی پلانەرەکەم لە ڕێگەی ئەکاونتی ئینستاگرامەکەی خۆمەوە پێشوازێکی زۆر باشی لێکرا و ئەو کەسانش کە تاوەکو ئێستا ئەم پلانەرەیان بەکارهێناوە زۆر سوودیان لێبینی و دەستخۆشی زۆریان لێ کردوم کە توانیویانە بە شێوەیەکی باش کارەکان و کاتەکانیان ڕێک بخەن. دوای لە سوشال میدیا ڕێکلامی Vim Foundationم بینی کە پڕۆژەیەکیان داناوە بۆ هاوکاریکردنی پڕۆژەی بچووک منیش ویستم بەشداری لە پڕۆژەیە بکەم و بیرۆکەکەم گەورەتر بکەمەوانی و شتی باشتر لێ دروستکەم. بەشداریم لە پڕۆژەکەیە کرد و خۆشحاڵانە یەکێک بووم لەوانەی کە وەرگیرم بۆ ئەوەی کە هاوکاری وەربگرم هەم لە ڕووی داراییەوە هەم لە ڕووی ئەوەی کە چۆن دەست بە پڕۆژەکەم بکەم. بۆ ماوەی مانگونیوێک ئێمە لێرە لە Vim Foundation وانەمان خوێند و فێرکراین کە چۆن پێویستەکە دەست بە بزنسەکانمان بکەین و کارەکانمان چۆن بەرەو پێشەوە بەرین و چۆن لە کۆمەڵگاکەمانە بتوانین ئەو بابەتانی کە هەمانە بیفرۆشینەوە یاخود بڵاوی بکەینەوەی کە خەڵکی تریژ ڕێسوودمان بن و دوای ئەوە دەستمان کرد بە کارەکانمان و نمونەی باشتر و چاکترمان لێ دروستکردن. ئێستا من دەفتەرێکی پلانەری بچکۆلم دروست کردووە کە لە چەند وەرەقەیەکەوە بۆ بە دەفتەرێک کە بۆ من شتێکی زۆر باش و خەڵکانێکی زۆریش ئیسفادەیان لێ کردووە. 2 مانگ زیاترە ئێمە ئیش لەسەر ئەم پلانەرە ئەکەین و کاردانەوەی زۆر باشی هەبوو لە ناو خەڵکە و داوای نمونەی زیاتر و ڕەنگی جیاوازتر و شتی باشترمان لێ ئەکەین و هەر بۆ شێوەش ئینشاڵڵا ئێمە بەردەوامە بین. لە دامەزراوەی Vim ئێمە فێری ئەوە بووین کە چۆن لە ڕووی مارکێتینەوە پەرە بە بزنسەکانمان بین لە ڕووی داراییەوە کە چۆن بتوانین فاینانسی بزنسەکانمان ڕێکخین بە شێوەیە کە بزنسێکی سەرکەوتوو بێ وەک لەوەی چەند داماوەی بەردەوام بێت و دوای ئەوە ئیفلاسکایە فەشەل بێنێ و هەروەها لە ڕووی ژمێریاری و ئەو بابەتانی کە گرنگ لە ڕووی یاساییشەوە کە ئەو بابەتانی کە گرنگن بۆ پڕۆژەکان کە بەردەوام بن و شکست نەهێنن ئێمە هەموو ئەوانە لێرە فێرکراوین و هەموو ئەوانە ئەو ستێپانەوە خود ئەو هەنگاوانی کە لەوێ پێیان وتوین ئێمە لە بزنسەکانی خۆمانە تطبیقمان کردوتەوانێ تاوەکو بتوانین پرۆژێکی سەرکەوتومان هەبێت و هەم خۆمان و هەم کەسانی تریش دوای ئێمە ئەعتیماد بکەنە سەر و بژێوی ژیانی کەسانی تریش دابین بکات لە داهاتوە. لە ئێستادا ئێمە یەک جۆر پلانەرمان هەیە کە پلانەری ڕۆژانەیە بۆ ئەو کەسانە باشە کە خوێندکارن یاخود خاوەن پیشەیەکن یاخود کارێکیان هەیە و پرۆژانە ئیشێکی زۆریان ئەکەوێتە سەر و پێویستەکە ئەرکەکانیان ڕێکخن بۆی تەواوی بکەن و لە داهاتووشە ئێمە بیر لەوە ئاکەینەوە چەندەها جۆری پلانەری تر دروست بکەین لە پلانەری مامۆستا لە پلانەری خوێندکار بە تایبەتی پلانەری خاوەنکار و جۆری جیاوازی پلانەرەکان بە شێوەیە کە هەم ڕۆژانە بێ هەم مانگانە بێ هەم ساڵانش کە بتوانین دروستی بکەین و بخینە بەردەستی خەڵکەوە. شوێنی فرۆشتنمان هەیە وەک ڕێکوتین لەگەڵ قرتاسیەکدا پلانەرەکان لە ڕێگەی ئەوانەوە ئەفرۆشینەوە بۆ ئەو کەسانی کە حەز بکەن خۆیان بچن لە نزیکەوە پلانەرەکە ببینن و بیکڕن و هەروەها بە شێوەی ئۆنلاینیش لە پیجی کلووەوە ئێمە ئۆردەر وەرەگرین و پلانەرەکان ئەفرۆشینەوە. من سازدقمانم خاوەنی پڕۆژەی پلانەری کوردی.